يكجه مجارة هري جرمة نهال لهريم كردستان والعراق جي بسيارة هري جرين كو لجم حولاتيان ولجم سياسيان جي يك بسيارة آية بارتي دي بجداريا وان هالبجارتنا كتن يانا آية بي بارتي دي هالبجاردن هريم كردستان بريوچن يانا آية اف هالبجارنا دهينا پاش خستن بو چنده که دهينا پاش خستن يعني اف کومکا بسیارانه هشتا برسوین وان دیار نینه تارینه و خلق و سیاسی جی لبندینه پارتی دموکراتی کردستان دما 2 سال رابوری دا رجب لسروی که کو دوید هل بجاردن لهرما کردستان بهینه کرن نها اگر هل بجاردن نهینه کرن یعنی چارنویسا هرما کردستان دی بر به کدا چیتن و مجاره دگل برز فاضل بشارتی اندام خولا سیام یا پارلمان کردستان لهولير دي قلتو بيش بكن برس فاضل تو بخيراتي جبو كردستان 24 برس بشارتي ام كاتتان باش سپاس بۆ ئێوە دەستان خۆش سپاس بۆی کە ئامادەی لەگەڵمان ژیانتان باش زۆر سپاس بەوە دەست پێکەین ئایا بەشداری نەکردنی پارتی دیموکراتی کوردستان لە هەڵبژاردننی خولی شەشەمی پەرلەمان بەڕاستی مەترسیە وەگەوەی کە باز دەکرێت ئەگەر بەڵێ مەترسیەکە چییە بۆ هەرێمی کوردستان و لەسەر ئاستی عێراقیش بەڵێ زۆر سپاس بۆ ئێوە بەناوی خۆی گەورە و میهرەبان لە ڕاستیە من یعنی وەکو ڕای خۆم هەڵوێستی پارتی دیموکراتی کوردستان بە هەڵوێستێکی یەکجار گرنگ و مێژووی دەبینم و دەخوێنمەوە و لە حەقیقەتاو هەڵوێستەی پارتی وەریگرت بۆ پۆچەڵکردنەوە یان لەمپەر دروستکردن بوو لە بەردەم ئەو پیلان و پیلان گێڕیەی کە بۆ پرۆسەی هەڵبژاردن و جێبەجێکردنی پرۆسەی دیموکراتیەت لە هەرێمی کوردستان وەریگرت بوو و لە حەقیقەتە مێژووی پارتی و مواقیفی پارتی حەجمی پارتی هەر ئەمەی لێ چاوەڕوان دەکراوە ئەمەی لێ دەخوازە بەڵام بەداخەوە دەڵێم ئەوەی کە زۆر جێگەی نیگەرانیە زۆر خەڵکی سیاسی چ لە کوردستان و چی لە دەرەوەی کوردستان تەوەقعمان دەکرد هەموو حیزبە کوردستانیەکان ببنە تەیدکەری پارتی لەسەر ئەم مووقیفەی کە پارتی دیموکراتی کوردستان وەریگرتووە لەسەر هەڵبژاردنەکانی خولی شەشی پەرلەمانی کوردستان چونکە هەموو لایەک و پارتی بە تایبەتی کە سەرمەشقی پرۆسەی سیاسیە لە هەرێمی کوردستان بە تەواوی دەرکی بەوە کردبوو کە چی پیلانگێڕیەک لە ئارادایە بۆ هەڵبژاردنەکانی داهاتوو بۆ پرۆسەیە کە بڕیارە ئەنجام بدرێ و ئێمە زۆر باش دەزانین لە ڕابردوویش و ئیمکان بوو لەم هەڵبژاردنە ئەگەر پارتی نەبوایەتە لەمپەر هەڵبژاردن و ئیمتیازی هەندێک لایەن کە زیاتر بێ کرابوو بە پاداشتی هەندێک ئەحزابی سیاسی لە کوردستانە پاداشتی هەڵوێستیان کە هەڵوێستەکانی ڕابردوویان دژ بە بەرژەوەندەکانی هەرێمی کوردستان بۆ بەڵام پارتی ناتوانێت چونکە پارتی بەرپرسە و هەموو حیزبەکان بەرپرسن بەڵام کە حیزبەکانی تر نێنە بەردەم ئەم بەرپرسیارەتیە پارتی وەکو حیزبێکی خاوەن هەڵوێست و مێژوویی کە سەرۆک بارزانانی پێشەوەیەتی ئەم حیزبە دەکا دەبوو هەر ئەم هەڵوێستە وەربگرێت. تمام کاک فازل لە ماوەی 2 ساڵی ڕابردوو هەمیشە پارتی داوای دەکرد کە پێویستە هەڵبژاردن لە هەرێمی کوردستان بکرێتن بەڵام لانەکانی تر وەکو پێویست نەدەهاتنە ژێرباری ئەم داوای پارتی دموکراتی کوردستان بۆ بەڕێوەچوونی هەڵبژاردن لە هەرێمی کوردستان کەچی ئێستا پارتی دەڵێت هەڵبژاردنێکی پاک و بێگەرد نییە هەڵبژاردنێکی دەستوری و شەفاف نییە بۆیە تێبینی تەحافوزی لەسەر هەڵبژاردنەکان هەیە کەچی لایەنەکانی تر لە هەرێمی کوردستان کەوتونەتە خۆیان دەڵێن دەبێت هەڵبژاردن بکرێتن ئەمە هوکار چییە؟ من پێم وایە نەک پێم وایە ینی لە واقعدا لە ڕابردوو پارتی پێشەم و حیزبەکان وتی ئەبێ هەڵبژاردن بکرێت و ئێستاش پارتی لەگەڵ هەڵبژاردنە بەڵام کام هەڵبژاردن ئەو هەڵبژاردنەی کەوا لە بەرژەوەندی خەڵکی کوردستان و هەڵبژاردنێکی پاک و بێگەرد و خەڵکی کوردستان و
کۆمسیۆنی هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستان لەگەڵ بەغدا سەرپەرشتی ئەو هەڵبژاردنە بکەن، نەک ئەو هەڵبژاردنەی کەوا پێش هەڵبژاردن تهدیدی کورسیەکانی لایەنەکانی تر کراوە، کەواتە ئەم هەڵبژاردنە لە دەرەوەی ئیرادەی خەڵکی کوردستانە، یعنی ئەو هەڵوێشتە یان با بڵین ئەو دەنگانەی خەڵکی کوردستان دەیدا هەر تەنا دەبێتە شتێکی ڕەمزی، چونکە پێش هەڵبژاردنەکان کورسی لایەنەکان دیاری کراوە، هەندێک لایەن تووشی شۆک بووە لە خۆشییا کە عەدەدی کورسیەکانی ئێستا پێوتراوە، لەبەرەوە ئەمە پێی ناوترێ هەڵبژاردن، ئەمە پێی دەوترێ بنیادنانی گۆبەنی یان فەوزایەکی گەورە بۆ پاش هەڵبژاردنەکان بۆ هەرێمی کوردستان و بۆ حیزبە سیاسیە کوردستانیەکان، لەبەرەوە ئەمە خەتەریاتێکی گەورە بۆ ئایندەی هەرێمی کوردستان دێنێتە گۆڕێ. بۆ یەکان لە ڕاستیە ئێمە ئومێدمان دەخواست حیزبە کوردستانیەکان ئەم مووقیفە یان تەیدکەری مووقیفەکەی پارتی بنکەوە لەسەر ئەو پیلانگێریانە لەمپەری بۆ دروست کردووە بۆ ئەوەی هەڵبژاردنێکی پڕ ئاژاوە و پڕمشاکیل و پڕمسیبەت بۆ ئایندەی هەرێمی کوردستان جێبەجێ نەکرێت. بەڕێز بەشارەتی جارێ پێم خۆشە پێمان بڵێ کێن ئەو هێزوولایانانەی کە دڵخۆش و شاگەشکە بوون بەوەی کە ژمارەی کورسیەکانیان پێوتراوە، کێن ئەو لایەنانە واتە ژمارەی کورسیەکان ئێوە دەتانێت بڵێن وەکو پارتی کە هێشتا هەڵبژاردن ئەنجام نەدراوە دابەشکاری کراوە لە نێوان کورسیەکانی پەرلەمانی کوردستان. ئەمە دیوێکی پرسیارەکەم، دیوەکەی تری هەردووکی پێکەوە دەکەم بۆی وەڵام مێردوو پرسیارەکەم بداتەوە. زۆر باس لە قوارەی هەرێمی کوردستان دەکرێت بۆتە قسەی سەرزاری هێز و لایەنە سیاسیەکان بە پارتی دیموکراتی کوردستانیشەوە، کەواتە ئێمە دەپرسین ئایا ئەوە پارتی دیموکراتی کوردستانە کە قواری هەرێمی کوردستان دەخاتە مەترسیەوە بە بەشداری نەکردنی لە هەڵبژاردن، یاخود هێز و لایەنە سیاسیەکانی دیکەن کە بەشداری هەڵبژاردن دەکەن، با ئەمە بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان ڕوون بکرێتەوە. لە ڕاستیە من بۆ وڵامی یەکەمە دەڵێم دیارە مەسەلا لە هەڵبژاردنەکانی پێشوو چی لایەنێ دەنگی یەکەمی لە عوزێمە هێناوە، ئاخر عوزێم پێم وانییە بۆ دەرمان کوردێکیشی تێدا بێت، یعنی لایەنێکی کوردی لە عوزێمە یەکەم دەنگ بێنێ بە تاکید ئێستاکێ دژی هەڵبژاردنێک یعنی تەیدکەری هەڵبژاردنێکە بێ کە دیسان لە عوزێم دەنگ بێنێ. ئەمە یەک. دوو، لە ڕاستیە هەر لە سەرەتای ساڵی 92ەوە کە یەکەم هەڵبژاردن لە هەرێمی کوردستان کراوە، زۆر لەمپەر هێنراوەتە بەردەم ئەم پرۆسەی دیموکراتیەتە لە هەرێمی کوردستان، چونکە تەنها حیزبێک لە هەرێمی کوردستان کەوا لەگەڵ مانەوەی ژیانی دیموکراتیەت و پەیڕەوکردنی دیموکراتیەت و هێنانە پێشەوەی پرۆسەی زیاتری دیموکراتیەت لە هەرێمی کوردستان بێ پارتی دیموکراتی کوردستانە، لەبەرەوەی پارتی بە تەکید لە هەڵوێستەکانی ڕابردووی کە مجازەفەی زۆر گەورەی تێدا بووە سەرکەوتوو بووە. من لە چەند ڕۆژی ڕابردوو لە کەناڵی ڕووداویش دیسان ئەم ئیشارەتەم داوە وتومە بۆ سەرکەوتنی پرۆسەی دیموکراتیەت و هەڵبژاردن لە هەرێمی کوردستان و فەشەلهێنانی ئەو پیلانگێرانەی کە بۆ هەرێمی کوردستان و هەڵبژاردن دیاری کراوە ئەبێ پارتی دیموکراتی کوردستان مجازەفەیەکی سیاسی و ئەمنی بکە و من پێم وایە پارتی هەموو هەڵوێست و مووقیفێکی خۆی وەرگرتووە و هیوادارم نەبێتە مجازەفە، هیوادارم ببێتە بە خۆداچوونەوەی هەم عێراق لەوەی چۆن بتوانێت سەرپەرشتی هەڵبژاردنەکان بکە و خەڵکی کوردستان و حیزبە کوردستانیەکانیش چۆن بتوانن پشتیوانی لە پارتی بکەن لە مووقیفەی کە پارتی لە خزمەتی ئامە هەڵوێستی وەرگرتووە. باشە بەڕێز فازڵ وتەبێژی پارتی پێش چەندێک بەیاننامەیەکی هەبوو پێداگیرە پارتی لەسەر هەلوێستەکانی خۆی کە پێشتر چۆن ڕایگەاندوو بۆ ئێستا لەسەر هەمان هەلوێستی خۆی پێداگیرە. بەڵام کاک فازڵ یعنی ئێرە ئێستادا پرسیارە هەرە گرنگی جادەی کوردی هاوڵاتیان سیاسیان ئەمەیە کە ئایا هەڵبژاردن بەبێ پارتی دەکرێت یان نە، ئەگەر بکرێتن وەزعەکە چی لێ دێتن، یاخود بڵێن هەنگاوی داهاتووی پارتی چی دەبێتن؟ من دڵنیام ئەم هەڵوێستەی کە پارتی دیموکراتی کوردستان وەری گرتووە ئێستا خۆشبەختانە دەتوانم بڵێم ڕۆژ بە ڕۆژ زیاتر کۆدەنگی دروستە بێ بۆ پشتیوانیکردنی مووقیفەکەی پارتی، چونکە ئەو خاڵ و بڕگانەی کە پارتی دیموکراتی کوردستان دایناوە دیاری کردووە بۆ خۆی ئەمە سەلمێنەری دروستکردنی کۆمەڵێک پیلانە بۆ هەڵبژاردنەکانی داهاتووی هەرێمی کوردستان و ئێستاکێ ئەمریکا و هەندێک لە دەوڵەتەکانی تری ئەوروپا وەکو فەڕەنسا و بەریتانیا و ئەوانەیش بە تاکید ئەڵێ ئێمە
تاییدی ئەو مواقیفانەی پارتی دەکەین چونکە لە ڕاستیە ئەو هەڵوێستەی کە پارتی وەریگرتووە دیارە گرفت بۆ هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستان دروست کراوە. ئەمە لایەنێک. لایەنی دووهەمی هەندێک لە حیزبە کوردستانیەکانیش ئێستاکێ بەڵام نازانم کەوتونەتە بەردەم شەرم و یان با بڵین ئیلتیزاماتێکی پێشوەختە کە بە خەڵکی تر و جێگای تریانیان داوە بەڵام هەندێک لەو تەبێژەکانیان ئێستاکی ئەو واقعە دەڵێن کە بەبێ پارتی هەڵبژاردن لە هەرێمی کوردستان ناکرێ و پارتی دیموکراتی کوردستان حیزبێکی ئیملاقی ناو گۆڕەپانی سیاسی هەرێمی کوردستانە پێویستە ملاحەزەکانی لە بەرچاو بگیرێ. بەڵام ئێستاش ئەڵێن نەچووە بچێ. من هیوادارم ئەو پێشنیارانەی کە بەڕێز جەنابی سەرۆکی هەرێمی کوردستان کردوێتی حیزبە سیاسیەکان بێن لەگەڵ جەنابی سەرۆکی هەرێم کۆ ببنەوە تەتەڵە و تاوتوی ئەو ڕاوپێشنیارانەی پارتی دیموکراتی کوردستان بکرێ بۆ ئەوەی پرۆسەکە سەرکەوتوو بێ، بۆ ئەوەی خەڵکی کوردستان مستەفید بێ، بۆ ئەوەی پرۆسەی دیموکراتیت لە هەرێمی کوردستان زیاتر بەرەندە بێ و گەشەتر بێ. من پێم وایە گرفت لەوان نییە هیچ لایەنێک دوو کورسی کەمەکایان زیادەکە گرنگەکە لەوایە پرۆسەکە سەرکەوتوو بێ و بەدڵی هەموو حیزبە سیاسیەکان بێت. دوا پرسیار بە کورتی وەڵاممان بەرەوە سوپاس دەکەین کەواتە هەڵبژاردن دوا دەخرێت لە هەرێمی کوردستان؟ بەتەکید هەڵبژاردن ئیعلان کراوە دوای دەخرێت چونکە کە پارتی نەبێت لە ناو هەڵبژاردنە وەکو ئیشارەتم پێکرد و تەبێژی هەندێک لە حیزبەکانیش ئەڵێ هەڵبژاردن بەبێ پارتی دیموکراتی کوردستان ئەنجام نادرێ، ئەنجامیش بدرێ سەرکەوتوو نابێت. کاک فازل میکانیزمی دواخستنەکە چۆنی دەبێتن؟ ینی قسەتان لەسەرەوە کردووە یاخۆت زانیاریتان هەیە بۆ چەند مانگێکە چۆنیە دواخستنەکە؟ بەتەکی دەبێت تهدیدی وەختەکە بکرێت چەند دوا دەکەوێت و پارتیش لەگەڵ تهدیدی وەخت دەکەیە. پارتی ئەسڵن لەگەڵ ئەوە نەبوو ئەم گرفت و کێشانە بۆ بەردەم هەڵبژاردنەکانی پەرلەمانی کوردستان دروست ببێت چکە 2 ساڵ پێشتر دوو جاریتر جەنابی سەرۆکی هەرێمی کوردستان بڕیاریدا هەڵبژاردن بکرێت لایەنەکانی تر لەمپەر بوون. ئەو کاتە بۆ گرفت دەبوو، ئێستا بۆ دنیا خراپ دەبێ و کوردستان ژێراوژوور دەبێ. نە هیچ ڕوو ئەدا و نە کێشە دروست دەبێ. تەنها گرنگەکە ئەوەیە حیزبە کوردستانیەکان بێن ئەو ملاحەزانەی پارتی لە بەرچاو بگرن بگەنە سیغەیەک کە لە بەرژەوەندی عامی خەڵکی کوردستان و حیزبەکان و پرۆسەی دیموکراتی و هەڵبژاردن بێ و وەسەلام. زۆر بەڕێز فازل بەشارەتی ئەندامی خولی سێمی پەرلەمانی کوردستان سوپاس دەکەین کە بەشدار بووی لەگەڵمان. سوپاس.